دیارە ئێمە وەکو کۆمەڵێک ژینگە دۆست لە ناحەی ڕزگاری هەستاین بەدانانی ئەم هێلانە خنجیلانە بۆ باڵندە و ئەو پەلەوەرانەی کە لە ناو شارن دیارە هینانە پێویستە هەڵێوەستین بەدارەکانە. ئێمە وەکو ئەم ژینگە دۆستانە ئەم چالەکوانانە پێشتر لە دەرەوەی شار لە لادیەکان دەستمان کردو بە هەڵدانەوەی سەرچاو ئاویەکان کە پێشتر ئاویان کەم بۆ بە گوێرە پێویست بەشی باڵندە و پەلەوەر و ئاژەڵەکانی نەکردووە. دیارە ئەم گروپە خۆبەخشە لە ناحەی ڕزگاری هەستاون بەم کارانەی کە هەیە. ئێستاش بە پێست نازانی ئەم هێلانە خونجیلانەیە بەدارەکانە هەڵواسین بۆ باڵندەکان وەکو پێشتر ئاماژەم پێکرد بۆ ئەوەی لە ناو شارە بحەسێنەوە بە خۆیان و هەروەها دوور بن لە دەستێک کە مەسەرەن دەستی مناڵ و ئەوانەی پێنەگا و ئاوی خواردنەوە و دان و ئەوانیان بۆ دانین و سوودی لێ ببینن. بە زۆر سپاس بەوەش.